سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆری نرخی چارەسەرکردنی توشبانی کۆرۆنا لە نەخۆشخانە تایبەتەکان لە هەرێمی کوردستان نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمیش ئاماژەبەوە دەکات کە نرخەکان بۆ کەمتر لە 150 کەم کراونەتەوە. زۆری نرخی چارەسەرکردن لە نەخۆشخانە تایبەتەکان هاوکاتە لەگەڵ قەیرانی نەبوونی موچەر لە هەرێمی کوردستان، هەروەها بێکاربوونی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. پەیوەنددارێک لە بەڕێزان دکتۆر عوسمان جەمال پسپۆڕی نەخۆشیە دەرمیەکان و مامۆستای زانکۆلەستۆری سەرگی، هەروەها لە هەولێرەوە دکتۆر ڕێباز فەتاح پزیشک و ئەندامی پێشووری پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. زۆری نرخی چارەسەری توشبوانی کۆرۆنا لە نەخۆشخانە تایبەتەکان کاردانەوەی لێ دەکەوێتەوە. دکتۆر سامان بارزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند چارەسەری توشبوان پێویستی بە هاوکاری کەرتی تایبەتە و بەشێکیش لە هاوڵاتیان داوایان کردووە کەرتی تایبەت چارەسەریان بکات. لەبارەی نرخی چارەسەرکردنی توشبانی کۆرۆنا وەزیری تەندروستی وتی بە بڕیاری وەزارەت چارەسەرکردن لە نەخۆشخانە تایبەتەکان بۆ لە 150 کەم کراوەتەوە. گرانی نرخی نەخۆشخانە تایبەتەکان لە سەردەمی بێموچە و قەیرانی دارایی کاردانەوەی بەرفراوان لێکەوتەوە. لەمبارەیەوە سەران عومەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت با فەقیر لە نەخۆشخانە حکومیەکان بمرێ و خاوەن پارەش لە نەخۆشخانە ئەهلیەکان چارەسەر بکرێت. سەران عومەر دەشڵێت ئەسڵی مەترسیەکانی کۆرۆنا سەری لە بازرگانیەوە دەرچوو. وەزارەتی تەندروستی کارەساتی گەورەی تەندروستی ئەم هەرێمەیە و زۆر کات هەندێک بازرگانی دەرمان لە ناو سیاسەتدا ئاڕاستەی دەکەن. لە خۆشیەوە دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەان لە هەرێم شتێک نییە بە ناوی کەرتی تەندروستی ئەهلی ئەوەی هەیە ڕاستەوخۆ هی حزبە یاخود هی بەرپرسی حزبی یاخود چەند کۆمپانیایەکی سێبەرن. دابان محەممەد ڕاشیگەاند ڕوونە کۆمپانیای دەرمان و دەمامک و نەخۆشخانە ئەهلیەکان لایکێن. زەوی و دەیان ملیۆن دۆلاری بۆچ کۆمپانیا و دروستکردنی کام نەخۆشخانە تەرخان کردووە و بازرگانی دەرمان کێ دەیکا و نەخۆشخانە بەناوبانگە ئەهلیەکان کێ خاوەنداریەتیان دەکات. کارگەیشتوتەوەی دەنگۆی ئەوە هەبێت کۆمپانیایەک وەزارەتی تەندروستی دەکڕێتەوە. هەروەها جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لەبارەی چارەسەرکردنی توشبانی کۆرۆنا لە نەخۆشخانە تایبەتەکان دەڵێت ئەوندەرخانی وەزارەتی تەندروستی ڕایگەاندووە هەڵکردنی ئاڵایسپیە بۆ کەرتی تایبەت و فەشەلی وەزارەتی تەندروستیە. دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لە نووسینێکدا لە پەیجی فەرمی ڕایگەاند ئەمە ڕاستەیەکی خراپە بۆ سارکردنەوەی کارمەندانی نەخۆشخانە حکومیەکان بەوپەی ئەوان بە بێموچە خزمەت دەکەن بەڵام نەخۆشخانە تایبەتەکان بەم جۆرە پارە وەربگرن. باپەی زانیاریەکان دوای کۆبنەوەی وەزارەتی تەندروستی و نەخۆشخانە تایبەتەکان بڕیار دراوە چارەسەرکردنی توشبووی کۆرۆنا بۆ یەک شەو لە نەخۆشخانە تایبەتەکان لە نێوان 250,000 بۆ 800,000 دینار دابێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر عوسمانەوە خێربێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا. دەبێت لە نەخۆشخانە حکومی و گشتیەکان چارەسەر بکرێن یاخود لە نەخۆشخانەی تایبەت. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستەکە یەکەم جار پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە ئەوەی کە ئەم نرخانی داناوە یانەوەی کە ئەم کاتەم تەوقیتە بۆ دانانی نرخ بەڕاستی بۆ نەخۆشخانەی ئەهلی بۆ چارەسەری کۆرۆنا یەکەم شت هیچ پێویست ناکات تۆ چارەسەری نەخۆش ئەلان کردی بە نرخ نەخۆشەکە جیاوازکە نەخۆشخانەی تر. نەخۆشی ترمان هەیە زۆر زۆر لە کۆرۆنا خراپترە و نرخەکەیشی مانەوەکەشی زۆر لەوە هەرزانترە. بۆچی نەخۆشی کۆرۆنا مێنێتەوە پارەکەی بەرز بۆ بانمونێک بینەوە قاوشی بێ ئۆکسجین 500,000 بوو کە بووە 250,000. باش قاوش بەبێ ئۆکسجین یعنی مایلد کەیسی پێڵێن یعنی جۆری زۆر سووک. باش جۆری سووک تەنها ئەگەر ڤیتامین سیکی بات یان پاراستۆڵێکی تای ئازاریانی سەرێشێکی بات یعنی 250,000 ئەگەر کەم کشکرا بێت 250,000 بۆ ینی نزیکەی 200 شتێک دۆلار. باش ئەمە بەست پۆلێنکردنی نەخۆشخانەکانە بۆ وەکو ئوتێلی لێ بکەن ینی پۆلێنکردنی ئوتێلەکان ئەمە ئوتێلە مەخستخانە نییە. ئەمە یەک دوو ئەوەی کە ئەم سیستەمەی داناوە نە
کارگەڕیە بەڕاستی نە داراییە نەزانستیە چونکە سەرەتا وزای تەندروستی ئەبوایە نەخۆشخانەکانی پۆلێن کردایە نازانم زۆر سەیری حکوومەتی هەرێم چاخانەیەک دانی پۆلین بۆ کاڵ یەک ئەستێرەیە دوو ئەستێرەیە چکە خدەماتەکان جیاوازن خەستخانەیەکی ئەهلی داناوە هەر ناوی ناو خەستخانەی ئەهلی ئیتر پۆلین نەکردووە ئەمە ئەبێ پۆلێنیکە یان ئەلیف باجیم بۆ دانێ یان یەک ئەستێرە دوو ئەستێرە سێ ئەستێرە بە گوێرەی خزمەت گوزارەکان ئەگۆڕێ لە هەموو جیهانەوەیە هەموو شتێک شوێنێکی کەتی تایبەت دەبێت پۆلێن کرێت نازانم بۆچی وەزارەتی تەندروستی تا ئێستا بۆچی پۆلین نەخۆشخانەی ئەهلی نەکردو بۆ نمونە ئەو نرخە کە دایناوە خەستخانەیەکی ئەهلی لاکۆڵان کە شوێنی مانەوەی نەخۆشەکە من هەندێک خەستخانە هەلیم بینێ ئەوم بچووکە بێ هەنگاو بنێ بەسەر خەیوەڵەکە تا بچیتە دیەوە ئەومە تەسک و تروسکە ئەمە 250,000 بۆ نمونە و خەستخانەیەکی تریشی کە 5 ئەستێرەیە و زۆر مواصفاتی هە 250,000 ئەمە هەڵێکی زۆر گەورەیە بەڵێن بەبێ ئۆکسیزین نەخۆش بتوانم چارەسەر لە ماڵە ژوەر بگرێت لە ماڵی شەوەرگریە ئەمە بەڕاستی یعنی هاندانێکە کە ڕاکەن بۆ نەخۆشە ئەهلیەکان و جگە لەوەش بەڕاستی بۆچوونێک هەیە نەریتێک هەیە و هاندێک هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە باش بۆ ڕووخاندنی کەتی حکومی ئەمە من ئەیبینم لە کەتی پەروەردەی بینم لە کەتی خوێنی باڵای بینم ئەوە ئیسش لە کەتی تەندروستی بینین جاران بەداخەوە من شتێک هەبوو پیانەوە جاش پیاکوژێ بوو کوردی ئەکوشت پێشمەرگەی ئەکوشت پیانەوە جاش یعنی دژی کوردەوەستایە ئیشتە بەداخەوە پزیشکی جاشمان هەیە مامۆستای زانکۆی جاشمان هەیە وەزیری جاشمان هەیە هەچ کەس لە بوارەکەی خۆیان جاشاتێک ئەکا بۆچی حکوومەتی هەرێم بە ڕوخێنێ کەرتی گشتیە ڕوخێنێ بۆ بازرگانی و بژاندنەوەی کەرتی تایبەت باشە کەرتی تایبەتی کێ کەرتی تایبەت تاکیدی حیزبەکانە ئەموو حزب و دەسەڵاتدار و ئەمانەیە باش ئەمە بەس هۆکارە سەرەکی باش بە سەبەر بنرخەکانی تر زۆر ئەوەی کە بۆ نمونە لە هەندێک شوێن چاودێری چڕ بکاتە بۆ نمونە چاودێرە چی بە سیپاب خۆی هەر خۆی ئامێرەکە بە $1000 خۆی $1000 خۆی بە $1000 شەوی $1000 لیەسنی یعنی چی یعنی کەسەی خۆی ئەمریکا بکڕە لە ماڵ و داینێ بۆی دانێن $1000 لەوانێت تێ بچێت $100 بە کەسێک هەر لەوانەیە یەک مانگ بەکاری بێنێ بەس بە $1000 ئەم سیعرانی بەڕاستی ئەم سیعرە و کە ئەمانی داناوە دیارە لە هەسارێکی تر بوو نە ئاگای لە وەزعی دارایی کوردستانە نە ئاگای لە وەزعی دارایی فەرمانبەرانە هەڵات من تاکیدم بۆ نمونە چاودێری چڕی هەناسە بە ئەمری ڤنتیلێتەر ئەمە هەندێک جار نەخۆش هەیە تا مانگێک لێ ئەمێنێتەوە یەک مانگ جاری وهەیە ئەگەر بە تەمەنیش بێ هەندێک جارێگاتە زیاتریش باش ئەگەر بە کەم کراوەکەش حسابیکەین 750,000 ئەگەر یەک مانگە زەر بیستیەکەی نزیکەی $2 بە زمانی بازار باشە بدڵنیام یعنی کە سوکاری نەخۆشە لەوانەیە بڵێن با بمرێت یعنی دەفتەرمان لەکوێ بوو بدڵنیام ئەڵێن با بمرێ و بە کۆرۆنا بڵێن مردووەتەوە دوای ئەوە نەخۆشی کۆرۆنا ئەوە مەترسیدار نییە چەندین جار باسم کردو ئەوە نییە من جایکەمەوە کەسێک تستێکی بۆ بکەی بڵێ کۆرۆنای ڕاکە بۆ خستخانەیەکی ئەهلی با لێ بکەویت و چیت پارە هەیە لێ خەرجیکە بەو شێوەیە نییە منیش کۆرۆنام گرتووە 170 هاوڵاتیانی شاری هەرێم و هەموو جیهان دڵنیام ئێستا لەم شارە 170 کۆرۆنا گرتووە بەڵێ گرتووە بڵین نەخۆشخانەی هەرلی هیچ نەخۆشخانێکم بەکارنهێنا حکومیشم بەکارنهێنا یعنی ئەمە زۆربەی هاوڵاتیان من شەوانە لەگەڵ هاوتیانە قساکەم نامم بۆ نێن قساکەین زۆربیان هەب بە سووکی گرتویان یعنی 170 خەڵک هەیە گرتوێتی ئەسڵەن بە خۆشی نەزانیوە تەنها لە کاتی تستکردنە وەڵا پۆزتیڤ بووی یعنی ئەم نەخۆشیە ئەوە نییە بەڕاستی بۆچی لەم کاتە ئەم سیارانە ئەلان کراوە بۆچی پۆلێنی نەخۆشخانەکانم نەکرد بۆ دوای ئەوەش خاڵێکی تریشێ بەڕاستی حکومەتی هەرێم بەرپرسەکان هەمووی بەرپرسی حزبیە بۆچی یعنی دەستەگرێ بەسەر هەموو شتێکە دەستەکرێ بەسەر زەوی سلێمانی نەماون کە باخ بۆ ڤیلا بۆ مەسئولەکان لە کاتی بڵاو ئێمە ژمارەی کۆرۆناماش ئەوە زۆر نییە بڵین نەخۆشیخانە حکوومیەکان هەمووی فول بووە هانا بنین بۆ نەخۆشخانە ئەهلیەکان دەڵە دەوروبەری 5,000 توش بێک ماوە بەڵێ ئەگەر عادەتەکە واشی لات پێویستمان بە نەخۆشخانە ئەهلیەکان بێ ئەو کاتە بە حکوومەتی هەرێم و کوشتەکانی تر دەستی بەسەرا بگرە ئیجباری یەکەم خەستخانەی حکومی بخاتە خزمەتی هەوڵاتیان هین ئەهلیەکان بە بەلاش با بەلاش سپاس دەکەم دکتۆر ئەگەر بچین لای دکتۆر ڕێباز دکتۆر جەنابیش بەخێر بە سوپاس بۆ ئامادە بوونت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەرەوەی کە چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا لە بنەڕەتدا ئەرکی حکوومەتە یاخود دەبێت لە نەخۆشخانەی تایبەت چارەسەر بکرێن. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریتان ڕێز و سڵاوم هەیە بۆ بەڕێز دکتۆر عوسمان لە ڕاستیە کێشەکە ئەگەر کورتی کەینەوە لە کۆرۆنا باسکردنیەکە لە عیلاجێکی کاتی یاخود باسکردن لەوەی کە ئێستا نەخۆشی کۆرۆنا لە نەخۆشخانە ئەهلیەکانە بە چ سعرێک عیلاجەکرێت تەنها با بڵێن چارەسەرێکی کاتیە و
پێدانی ئازارشکێنێکە بۆ کێشەیەکی درێژخایەن. ئێمە بێ بڕۆین بۆ کێشە بنەڕەتیەکە. کێشە بنەڕەتیەکە لەوەوە سەرچاوی گرتووە کە ڕوئیای دەسەڵات، ڕوئیای ئەتوانم بڵێم بەشی زۆری حیزبە سیاسیەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ هەم کەرتی تەندروستی و هەم کەرتی پەروەردە، ینی کۆی کەرتەکان ڕوون نییە. ئێمە بێ بزانین پێشتر ئەم کەرتانە کە دانراون و یاسایان بۆ دەرکراوە لە ڕوئیایەکی ئیشتراکیانەوە تەعاملی لەگەڵ کراوە و یاسای بۆ دەرکراوە. جا ئێستا کە هەر کێشەیەک دروستە بێت، ئەو کەسەی کە وەزیرە یا ئەو کەسەی کە بەرپرسێکە لە فەرمانگەی تەندروستی شارێک پارێزگایەک یەت کار لەسەر چەکوشکاری ئەو سیستەمە ئیشتراکیەکە بە بیرکردنەوەیەکی تازە و بە قەناعەتێکی جیاواز. ینی ئەوەی کە ئەیبینین وەک بەڕێز دکتۆریش باسی کرد، لە زۆر حاڵەتە کەرتە جیاوازەکان بەرەو سیستەمێکی سەرمایەداری ڕۆشتون. ینی ئەگەر دەسەڵات و ئەگەر حیزبی سیاسی باوەڕی بەوەیە کە هەنگاو بەرەو نیزامێکی سەرمایەداری بنێت وە بەرەوە بڕات کە کەرتی تایبەت بێنێتە ناو بابەتەکەەوە، بێ یاساکانیش هاوتا بگۆڕێ لەگەڵی. ئەبێت بیر لەوە بکاتەوە کە سەرمایەداریەکی بەرەڵا دروست نەکات. دەبێت سەرمایەداریەک بێ وەک لە زۆر شوێن چارەسەر کراوە، ئەتوانرێت سەرمایەداریەک بێ لە پاڵیا مافی ئەو کەسانە بپارێزێ کە هەژارن و توانای پێدانی ئەم نرخانەیان نییە. خۆ ئەگەر باوەڕەکەش بەوەیە کە نەخێرێمە هەر سیستەمە ئیشتراکیەکەی وەکو پێشوو بێڵینەوە، ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کە خزمەتگوزاری تەندروستی لە کەرتی گشتی بە شێوەیەک بێ کە هاوڵاتی مەجبور نەبێ بچێتە کەرتی تایبەت. ینی قسە ئەگەر ئێمە باز لەوە بکەین بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی بەم سعرە نەخۆشە بینێەوە بەم سعرە نەخۆش چارەسەرەکە، وەکو وایە کە تۆ شەڕی ماڵەکەی خۆت بەری بۆ شوێنێکی کە لە کاتێکدا کێشەی ماڵەکەی خۆت چارەسەر نەکردووە. ینی تۆ کوالیتی کەرتی گشتی ببەرە ئاستێک کە خەڵک ناچار نەبێت، نەک لەو سعرەیە کە ئێستا وەزارەتی تەندروستی ئەڵێت سعرەکەمان دابەزانەوە بۆ ڕێژەی لە 150 کەمتر یا لە 125 کەمتر یاە هەر ڕێژەیەکی تر. ینی ئەو کاتێک کە سعرەکە زۆر لەمە زیاتر بووە خەیاڵی تریش بوو، خەڵک واستەیە کرد بۆەوەی لەو نەخۆشخانە ئەهلیانە نەخۆشەکانیان عیلاج بکرێت. ینی پێویستت بەوە بوو بەرپرسێک کەسێکی دیار بناسیت بۆەوەی کە نەخۆشەکەت وەرگرن ئەسڵەن ئەو نەخۆشخانە تایبەتانە. پرسیارەکە ئەمەیە بۆچی هاوڵاتی ئامادەیە بەو پارە زۆرە بچێت لە کەرتی تایبەت خۆی عیلاج بکات، بۆچی کەرتی گشتی کە بە خۆڕایی خزمەتگوزاری پێشکەشەکە بەڵام ئەو ئامادەیە لە باخەڵی خۆی ئەم پارە زیادەیە بدە و بەڵام مەمنونی شەوەری بگرن لە کەرتی تایبەت. ینی ئەگەر باوەڕەکە بە سیستەمە ئیشتراکیەکەیە، خۆ ئەگەر باوەڕەکە بەوە نییە بێگومان ئەبێ ئەو هەنگاوانەی کە ئەنرێت لە ڕووی کەرتی تایبەتەوە بیر لە چارەسەرکردنی دەرهاویشتەکانی ئەوانش بکرێتەوە و چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. باشە ئەو کاتە ئێمە چارەسەرێکی بنەڕەتیە دۆزینەوە، نەگەوەی ئێستا ئەمڕۆ کۆرۆنایە نرخی کۆرۆنا لە کەرتی تایبەت دابەزێنین، بەیانی کێشەی کێ نرخی ئەوە دابەزین، ئەی نرخی چارەسەرەکانی تر، ئەی نرخی ئەو کێشەی تەندروستی ئەو هاوڵاتیانەی ترکە کێشەی تریان هەیە و ناچارن بچنە کەرتی تایبەتەوە چی لەکەی. ئەبێ چارەسەری بنەڕەتی بدۆزرێتەوە، نەک چارەسەری کاتی وەگە ئێستا باسەکرێت. بەڵێ ئەوەی کە نرخەکان ڕاگەندراوە تەنها بۆ مانەوەیە، یاخود بڵین ئێساگەر نەخۆشێک ببرێتە نەخۆشخانەیەکی ئەهلی لە چاودێری چرابێ، یعنی یەک شەو بڵێن 1 ملیۆن دیناری پێویست دەبێت بە عیلاج و دەرمانەوە. من پێم وایە ئەوەندەیشی کە ئاگادار بەم ئەو نرخانە تەنها نرخی مانەوەیە لە نەخۆشخانەکە، چونکە هەموو نەخۆشەکان وەک یەک عیلاج وەرناگرن و تێچووی هەر نەخۆشێک وەک یەک نییە. ینی ئەوەندەی من ئاگادار بم کە تێچووی چارەسەرکردنی نەخۆشێک بۆ نەخۆشێکی کە گۆڕێ بە گوێرەی ئەوەی کە چ جۆرە پزیشکێکی پێویستە بۆ ئەوەی کە سەردانی بکاوە، بە گوێرەی ئەوەی کە چ جۆرە دەرمانێکی پێویستە بۆی ئەنجام بدرێەوە، چ جۆرە چارەسەرێکی پێویستە بۆی ئەنجام بدرێ. ئەو نرخانەی کە هەیە تەنها نرخی مانەوەیە، ئایا بە ئۆکسسیجینە یاخود ئایا بە هەر جۆرێک لەو ئامێرانەیە کە باس کراوە، سیپاپە، ڤێنتیلەیتەرە، هەر شتێکە. ینی نرخەکە سەر ڕای ئەمانە کۆمەڵێکی دیکەشی ئەچێتە سەر لە بەرامبەر ئەو جۆرە چارەسەرەی کە بۆی ئەنجامەدرێت. باشە، بەس وەکو نرخەکە زۆر نییە بە ڕەچاوکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان. ڕەنگە ئێستا بۆ نمونە موچەخۆر بە 2 مانگجارێک زۆربینەی موچەخۆران موچەکان لە نێوان 750 بۆ ملیۆنێک بێ بە یەک شەو، ینی بەش یەک شەوی نەخۆشخانەیەکی تایبەت دەکە ئەگەر توش ببێت و پێویستی بە چاودێری چڕ هەبێت.
بێگومان ئەگەر بەراوردکردن بکەی لە نێوان داهاتی هەر تاشێکی ئەم کۆمەلگایەوە بە تایبەتی موچە خۆران و ئەبێ ئەوەش بزانین کە ئابووری گشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی پابندە لەسەر ئەو موچەیە کە وەرە گیرێت و ئەوە ئەتوانێت کە ئابووری گشتی وەگەڕ بخات بێگومان بە گوێرەی ئەوە ینی نابەرابەری هەیە بەڵام وەک باسم کرد کە ئێمە ئەگەر کێشەکانی خۆمان لە کەرتی گشتی چارەسەر بکەین پێویست ناکا بچینە ناو ئەم تەفاسیلەی دیکەوە و ئەوان بۆ خۆیان کاتێکە هەر ئەو یاسایی کە لە با بڵێن لە نظامی گشتی ئابووریە هەیە کاتێک کە تۆ خواست لەسەر هەر بابەتێک نەبێت بێگومان نرخەکەیەتە خوارەوە کاتێک کە خواست لەسەری زۆرتر بوو نرخەکەیە چێتە سەرەوە و ڕەنگە پێویستیش بەوە نەکا کە ئێمە ناچاریان بکەی کە بە چ نرخێ نەخۆشە بینین بۆ خۆیان ناچار بن نرخەکە بێن نەخوارەوە بەڵام کاتێک کە هاوڵاتی و خواست لەسەر ئەم جۆرە عیلاجەت زۆرتر بێت بێگومان ئەو استیغلالە شەکرێەوە نرخەکانە چێتە سەرەوە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر بگەرەوە لای بەڕێزت سەبارەت بە ئەو نردنی توژبانی کۆرۆنا بۆ نەخۆشخانە تایبەتەکان فەشەلی وەزارەتی تەندروستیە یاخود هاندانێکی وەزارەتی تەندروستیشە بۆ ئەوەی کە نەخۆشخانەی حکومی زیاتر پەراوێز بخرێەوە برەو بەکەرتی تایبەت و ئەهلی بدرێت ڕاستەکەی و پرسیار جەناب زۆر جوانە من لە هینێکەوە لە بەراوردێکەوە دەست پێکەین یعنی خەستەخانەیەک حکومەتەکە واز لێ بێنە حکومەتەکە ساوایە و 29 ساڵە و ئەزمموی هەیە و ئەوانە فەشەلی هێنا و بخەرە ولاوە بەڵام خەستخانێکی و خەستخانی تعلیمی سلێمانی لەوانێت تەمەنی 40 ساڵ بێ نەخۆشخانێکی جمهوری لەوانێت تەمەنی 50 ساڵ بێ نەخۆشخانەی تەمەنی 50 ساڵ بێت توانای ئەوەی نەبێ لەم کاتا یان ئەم نەخۆشیە چارەسەر کە نەخۆشیی تر چارەسەر کە بینێری بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی کە زۆر بە ئیمکاناتێکی سادەوە کە تەمەنی لەوانەیە 5-6 ساڵ بێ ئەو یعنی باشتر لەم نەخۆشخانەی بۆ هەموو دکتۆر پزیشکی بە ئەزمون و بە هەموو مستافە زۆر و پەرستار و ئەمانە یعنی ئەم بەراورد ئەگەر ئەو فەشەلی هێنابێ ئەو هەر لە ئەوڕۆ فاشلە یعنی بۆچی تو ئەمە هەر بە زۆر فەشەلی پێهێنی هەر بە زۆر ئەڵێ ئەمە بەعمل نایە هەر بە زۆر کەرتە حکوومیەکانی هەمووی وا لەکەی کە بەرەو نەمان بڕوات و خەڵک ڕوو بکاتە کەتی تایبەت ئەمە کێشەکەیە یعنی من نبینێ بەڕاستی زوو نمونەیەکە بوو لە خوێنی باڵا وەزیر زوو کتابیە کرد ئەوی سنتەرەکانی خۆمان معتەرەف نین سنتەری زمان بۆ نمونە ئەمە نمونەیەکە ئەوەیە کە وەزیرەکە بەدەستی ئەم قەست بێت کە نبینێ لە جیهانە ڕووی نەداوە کە وەزیرێک بە موسسەیەکی خۆی بڵێ معتەرەف نییە ئەمە کارەساتە ئەمەش ماسوجێکی زمنیە یعنی بڵێ کاکە ئەوە ئەمانەی خۆمان بخوا قەرەباڵغ بوو بە عمل نایە بڕن بۆ ئەهلەکان ئەوەش نرخەکانە ئێتر ئەوەی پێدرێت پێدەوەشی پێ نادرێ با بمرێ بۆ باش بەس خۆیان دەوت ئێمە زۆر سەرکەوتوین لە ڕوبەڕوونەوەی کۆرۆنا کە سەرکەوتوو بێتە هەری بۆ چییە یعنی ئەمە پرسیارەکەی ئەنجا ژمارەکەش کاک حەکیمەوەکو باسم کرد ئەم ژمارە ئێستا بەرەو خوارەوەیەت یعنی ئەو کاتە کەلولتکا بوو ئەم شتە نەهروژێنرا ئێستا کە بەرەو خوارەوەیەت ئەمە کاتێک بە قەنەعەتی من کاتێک ئەبوایە قسەی لەسەر بکرایە کە نەخۆشخانە حکوومیەکان فول بوونایە نەخۆش وەکو چۆن هەموو جارێک وەزارەتی تەندروستی و هەندێک بەرپرس بەداخۆ نابەرپرس ئەیوت کارەسات بەڕێوەیە و مردوو لەسەر جاداکەوێت لەسەر شەقامەکەی و هەر کەسێک و 5-6 خزمی بە چای خۆیەوە ئەبینێک بمردن ئەمانیان ئەترسان ئەمە ڕووی نەیە ئەو کاتە ئەمە بڕژایە کە ئەو ڕووی باە نەخۆشخانەکان فول بوونایە خەڵ لەسەر جادە بکەوتایە ئەو کاتە سیستمیکان دانایە بۆ نەخۆشخانەی ئەهلی بیان نەخۆشخانە ئەهلەکان ئێوە بێ بەم سیستمە ئیشکەن لەگەڵەوە شا سیستمەکەش بەڕاستی یعنی هەر هیچ شێوازێکی سیستمی تیانە نەزانستیە نەکار نازە ئەم سیانانە چۆن دانراوە و بۆچی تۆ نەخۆشێکی کۆرۆنا هەندێک کە زۆر سادەیە لە نەخۆشخانە حکوومیەکانیشە نەخۆش بۆ 2 ڕۆژ لە خەستخانە بووە 2 پاراستۆڵە ڤیتامینسیکی وەرگرت و کە دویانتە دەرەوە ئاخر بۆ 2 ڕۆژە ئەگەر بچێتە خەستخانێکی ئەهلیەوە یعنی بێ بە تەخفیزەکەشەوە کە کەم کراوەتەوە بۆ 2 شەو بێ 250,000 با ئەمە بێ لەوەی کە نەخۆشخانەی ئەهلی کە لەوانەیە پێویستی بەس بە پاراستۆڵە ڤیتامینسی بێ لەوانەیە یەک لیستی دەرمانی بۆ بنووسێ بڕۆ لە سەیدەرەکەی خوارە 2 عەلاگەی تریش بێنە ئەویش هەر لە خۆی وەسڵێکی بۆ کەناڵەوە 500,000 تریش ئەمە کارەساتەکە یعنی چاودێریشی ناکە وەکو ئەوی بۆ دانێ و بەڕڵایەکە ئەڵێ بڕۆ پارە نەوەرگرە باشە کارەساتەکە لەمایە بەس ئەی نەخۆشخانە ئەهلیەکانیش خۆیان بۆ ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان ناکەن کە لە کاتێکە بەرزوتت نەخۆشخانە بڵێن بەشێکی زۆریان هی بەرپرسەکانن کە لەسەر حسابی خەڵکی ڕەش و ڕوو دۆڵەمەند بوون و پرۆژەیەکی بازرگانیان کردێتەوە ئەو ئامانجەکەی بازرگانیە بزنسە ئەمە بزنسێکە و داهاتی ئەوێ ئەگەر ئەسڵان ڕەچای بکردایە با لەم بارودۆخە خۆم سەرمایه‌دارە من دڵنیام ئەگەر هەر خاوەنی هەر نەخۆشخانەیەکی ئەهلی ئەوە بە ئەو ماسوجەش بنێرم هیچیان لەوانەیە نەناسم بەڵام هەر خاوەنی نەخۆشخانەیەکی ئەهلی بە نونە باڵین لە سلێمانی توانای ئەوەی هەیە با بڵێ من بۆ ماوەی 10 ڕۆژ
نەخۆش وەرەگرم هەموو نەخۆشەکان نەک تەنها بەس کۆرۆنا هەموو نەخۆشەکان مانەوەیان بە خۆڕایی بێت توانای ئەوەی هەیە بۆ نایکە یان تۆ بۆ کە سەرۆکی حکوومەت لە چەند سەرمایه‌دارێک ئەپاڕێتەوە موچی ئەمانگەم بنێ بە قەرز باشە بە هانی هینکە بە زۆر هەموو نەخۆشخانەیەک چەند ڕۆژێک دانێ با بە خۆڕایی خزمەتی هەوڵاتیان بکە تۆ ئەو هەموو پارەیە پەیاکەی هەندێکیان زەڵی بەژنایی ئیلتیزاماتی حکومی نییە هەندێکی هەیە لەوانەیە پارەی ئاو کارە باش نیە معفۆ لە هەموو شتێک باشە ئیجبارێک ئەمەکە کە تۆ ژۆکو ئێمە هاوڵاتی ئەم نیشتیمانەی ئەبێ هەموو کەسێک دەڕۆژ بۆ نمونە 50 نەخۆش وەرگێت بە خۆڕایی چارەسەریکە تەنها کۆڕۆنا با لەم ئەزمەیە نەجاتمان بێ بۆچی ئیجباریان ناکە باشە بەس بۆ نردنی نەخۆشیش بۆ بڵێن توشبووی کۆرۆنا بۆ نەخۆشخانەی ئەهلی دەکرێت لەگەڵ نەخۆشی تر نزیک بێ لە یەکەوە ڕەنگە بڵێن نەخۆشی تریش تێدا چارەسەر بکرێت کاک حەکیم کێشەکە لەوایە نەخۆشخانەی ئەهلی چاودێری ناکرێ مەرجەکانی بۆ لەوانەیە نەخۆشێکی سادە کە گوازراوە نییە تیان نەبێت اینجا خوا نەخواستە بۆ نەخۆشی گوازراوە یعنی حکوومەتی هەرێم بەو هەموو توانایەوە ئیستش نەیتوانی نەخۆشخانەیەکی تایبەت دروست کار وەمو چەند ساڵە کە ئێمە تەجروبەی زۆرمان هەیە ئینفلۆنزای باڵندە بڵاو بووە ئینفلۆنزای بەراز بڵاو بووە ئەمە کۆڕۆنا بڵاو بووە ئێستش نەیتوانی موسسەیەک جا کاتە بڵێ ئەم نەخۆشیە یان ئەم نەخۆشخانەی تەنها بۆ نەخۆشی گوازراوەکانە ئەو نەیتوانی بیکە ئێستا تۆ ئیعازێک ئەی بە نەخۆشخانەی ئەهلی کۆڕۆنا و عملیات و ریخواڵە کوێرە و ئینفلۆنزا و هەمووی ماڵتا هەمووی تێکەڵتا بەسەرێکە بۆ نەخۆشخانەی ئەهلی سەر شوێنی لەکوێ بوو جاکاتە بۆ کۆڕۆنا لەوانەیە نەخۆشخانەی ئەهلی هەیە ئێستا بچیتە هەر نەخۆشخانێکی ئەهلی قاوشی عملیاتەکەی لەوانەیە فول بێ یەک شوێنی نییە بە تاکید خێراپە لەپەل نەخۆش ئیزنایە و ئێکا بە کۆڕۆنا چکە پارەکەی چەورە ئەوانش دروستە بێ کاری ئەوەی تر کاری بازرگانی تێکەوێ ئەوەی تر بارودۆخەکە زۆر قورسە بێتەوە بەسەر هەوڵاتیان سپاس دەکەم دکتۆر ڕێباز سەبارەتەوەی کە تا چەندێک ئەمە شکستی وەزارەتی تەندروستی و شکستی کەرتی تەندروستی گشتیشە لە ئیدارەدانی کۆرۆنا ناردنی توشبانی کۆرۆنا بۆ نەخۆشخانە تایبەتەکان بەڵێ خۆی پرسیارە گرنگەکە ئەمەیە کە بۆچی هاوڵاتی ناچارە ئەنی ئەم نرخە زۆرە بدا و بچێتە کەرتی تایبەتەوە ینی بێگومان هاوڵاتی ئەگەر خزمەتگوزاریەکی لە ئاستی پێویست وەگەوەی کە خۆی خوازیارێتی دەستی بکەوێت لە کەرتی گشتی پەنا ناباتە بەر کەرتی تایبەت وە ئەم پارە زۆرە بدا بڵێ کێشەکە بەوە چارەسەر نابێت کە ئێمە ڕێگری بکەین لەوەی کە نەخۆشخانەکانی کەرتی تایبەت نەخۆشی کۆرۆنا ببینن ینی من زۆر لەگەڵ ئەویانە نیم ڕاستیەکەی چونکە کاتێک کە هاوڵاتی ئەم خزمەت گوزاری دەست نەکەوێت لە کەرتی گشتی ینی پەنا بۆ کوێ بەرێ ئەو کاتە وەگەوە وایە کە بە زۆر ئێمە نەخۆشەکە لە قاوشێکی سارد و سڕی بێ خزمەت گوزاری بەجێ بێڵین و ڕێگە نەدەین لە شوێنێکیکە کە ڕەنگە و خزمەت گوزاری دەست بکەی ئەو خزمەت گوزاری دەستکەوێت ئەوە کاتێکە بێ کە ئێمە لە 100% متمانە بۆ هاوڵاتیە دروست بکەین کە هەموو پێداویستیانی کە هەیەی ئێمە توانین لە کەرتی گشتی بۆی فەراهەم بکەین ڕەنگە کەرتی گشتیش ئێستا کۆمەڵێک با بڵین بیانووی هەبێ بۆ ئەوەی کە بۆ ناتوانێت چارەسەری ئەم نەخۆشانە بکە بەڵام ئایا ئەم بیانوانە تا چەند واقعین و تا چەند ئەتوانین حەقی پێ بدەین لە کاتێکا کە پێشتریش نەک تەنها لە مەوزوعی کۆرۆنا لە کێشەکانی دیکەی کەرتی تەندروستیە هەر هەمان بابەت دووبارە و چەند بارە بۆتەوە هاوڵاتی ناچار بۆ بچێتە کەرتی تایبەتەوە بۆیە بێ وەکو کەرتی گشتی اعتراف بەوە بکەین کە کێشەمان هەیە و نەمانتوانیوە کە بە تەواوەتی لە ئاستی متمانەی هاوڵاتیا بین بۆیە هاوڵاتی دەست بۆ پەناگەیەکی کەەوە دەست بۆ چارەسەرێکی دیکە ڕاکێشە ینی هەندێک جار هاوڵاتین ئەگەر کەرتە تایبەتەکەشی لێرە دەست نەکەوێ وەک لە ڕابردووە بینیومانە ڕەنگە ناچار بێ بچێتە وڵاتانی دیکە و لە وڵاتانی دیکە چارەسەر وەربگرێ هەموو ئەمانە ئەگەر لایەنێک هەبێت کە بەرپرسیار بێ لە چارەسەرکردنی کەرتی گشتی کە بێگومان دەبێ وەزارەتی تەندروستی بێت ئەبێ ئەم پرسیارانە لە خۆی بکات و وەڵامی ئەم پرسیارانە ببنە چارەسەر بۆ کێشەکانی کەرتی گشتی و هاوڵاتی ناچار نەبێت بەم ڕێگە جیاوازانە خۆی چارەسەر بەڵێ هۆکاری چێکە لە کەرتی گشتی ئەو پێداویستانەی کە پێویستن بۆ ڕووبەڕبوونەوەی کۆرۆنا چ لە بەشی چاودێری سەر یاخود بڵێن بەشەکانی تر دابین نەکراون لە کاتێکە پێشتر لە بەرنامەی کێمەدا و تێبێژی وەزارەتی تەندروستی باسی لەوە کە 200 ئامێری هەناسەدانی دەستکردیان هەیە لە هەموو وەرێمی کوردستان
لە ڕاستیە بۆ کێشەی کۆرۆنا فترەیەکی زۆر باش هەبوو بەدەست وەزارەتی تەندروستیەوە بەدەست حکوومەتەوە کە ئەو فترەیە بوو کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دواکەوت. ئەنی دەکرا ئەم فترەیە و ئەم ماوەیە وەکو فرسەتێک سیر بکرێ بۆ خۆ ئامادەکاری و تەوەقوعەکان لە ئاستی ئەوە دابوونایە کە ڕوویدا لە ئاستی ئەو ژمارە نەخۆشە بوونایە کە ئێستا ڕەنگە وەزارەتی تەندروستی یاخود کەرتی گشتی بڵێ من لە توانامان نییە. بەڵام پێچێ ینی ئەم خۆ ئامادەکاریە لە ئاستی پێویستان نەبوو بێ بۆیە ئێستا هاوڵاتی پێی وایە ئەو داواکاری ئەو هەیەی و ئەو چارەسەری ئەو ئەوێت لە کەرتی گشتی دەستی ناکەوێ وهانا بۆ شوێنێکی کەبات. ئایا ئەوە لە چاودێری چڕە ئایا لە خزمەت گوزاری دیکەیە لە عیلاجە لە ناو قاوشەکان لە ینی ئەبێ کێشە هەبێ بۆیە هاوڵاتی ئەو ڕێگەی تر هەڵەبژێرێ و ئامادە نییە لەو لە با بڵێن ستونی پێشوا بمێنێتەوە. باشە دکتۆرۆکۆی کە بەڕست پێشتر لە خولی سێم لە لیژنەی تەندروستی بووی چاودێری هەیە لەسەر نەخۆشخانە تایبەتەکان ئەو نرخانەی کە دیاری کراون لەو زیاتر وەرنەگیرن یاخود باز لەوە دەکرێت کە هە لە سەردەمی و خولەیەوە نەخۆشخانە هەبوو بە پارەی حکوومەت دروستکراوە زەوی حکوومەتی پێدرا و کراوەت بە نەخۆشخانەی تایبەت. ئەم حاڵەتانە زۆرن تا ئێستاش بەرداوە من بەڵێ ڕاستە لە با بڵێن خولی سێمی پەرلەمانی کوردستان و زۆریش کارمان لەو بابەتە کرد بەڵام بەداخەوە بە تایبەتی ئەو کاتە بابەتی سیاسی و ململانەی حیزبایەتی بە تەواوەتی پەرلەمانی لە کارخستی بوو ئەگەرچی زۆر هەوڵدراوە زۆر کار لەو بابەتانە کراوە هەیە نەخۆشخانەوە تا ئێستاش کارەکەن کە بودجیان لە کەرتی گشتی وەرگرتووە و بە شێوەی کەرتی تایبەت تەنانەت ڕەنگە نرخیشیان زۆرتر بێت لە نەخۆشخانەکانی دیکە کە بە بودجەی بە تەواوەتی کەرتی تایبەت دروست کراون. سەبارەت بە چاودێریکردن لە ڕاستیە کێشەیەک هەیە لە چاودێریکردنی کەرتی تایبەتی تەندروستیە ئەویش تێکەڵاوی دەسەڵاتە لە نێوان سندیکای کارمەندان و سندیکای پزیشکان و لەگەڵ حکوومەتە ینی لە ڕووی یاساییەوە ڕوئایەکی ڕوون نییە کە چێ بەرپرسیارەتی هەیە لە چاودێریکردنی کەرتی تایبەت. هەندێک جار وەزارەتی تەندروستی خۆی بە مەسئول ئەزانێەوە تەداخل لەم بابەتەکە و هەندێک جاریش خۆی بێبەریەکە لەو بابەتەوە تۆپەکە خاتە ساحەی لایەنەکانی دیکەەوە پێی وایە ئەوان بەرپرسیارن لەم دۆخەوە. ئێستاش کە وەزارەتی تەندروستی کۆمەڵێکی جراعاتی کردووە لە ڕاستیە زۆرتر پەیوەندی بەو دۆخەوە هەیە بە تایبەتی لە سۆشیال میدیا و لە ڕاگەیاندنەکان کە لەبارەی بڕی تێچوونی چارەسەرەکانەوە دروست بووە. جینا پێشتر هەموو کارانەی کە کراون زیاتر کەرتی تایبەت خۆی بەرپرسیارەتی ئەوەی هەڵگرتووەوە ئەو نرخانەی دیاری کردووە. بۆیە ئەبێ یاسایەک هەبێت کە با بڵێن تێڕوانینێکی ڕوون بێ کە کێ بەرپرسیارە لە بەڕێوەبردننی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە وە کێ ئەتوانێت ڕێنمایی و ڕێنوێنی ئەم کەرتە بکات. سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەڕینەوە وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت؟ ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت.
ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەمساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 1970 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر سومان کرێم لای بەڕێز تا چەندێک بازرگانیەکی زۆر بە کۆرۆناوە کراوە هەم لە کارگەی بڵین دەمامە کەم لە فرۆشتنی بۆنونە حەب و ئەو بڵین دەرزیانی بەکارێستا من نووسینی وڵاتیم خوێندەوە کە حەبێکیان بە 300,000 لە هەولێر کڕیوە یەک حەب. بەڵێ سەرەتا دەست خۆش بۆ پرسیار بەس حەزەکەم یەک تێبینی بکەم خۆزگە نوێنەرێکی وەزای تەندروستی لێرە با یەک پرسیاری لێ بکەین حەزەکەم ئەو پرسیارە ئاڕاستەی وەزای تەندروستی بکەین. خۆی وەزای تەندروستی لە سەرەتای هەڵدانی کۆرۆناوە خستخانێکی جیا کردەوە بۆ ئەڵێ ئێمە تایبەتە بە کۆرۆنا بۆی تێکەڵام نەبێت. ئێستا تۆ چۆن شەرعیەت و ئیعازەیی بە نەخۆشخانەی ئەهلی کە ئەسڵەن توانای جیاکردنەوەی شوێنی نییە چۆن یعنی ئیعازێکی ئەیتێ گڵۆپی سەوزی بۆ داگیرستێنی بۆ کە بڵی کاکە تۆش نەخۆشی کۆرۆنا وەرگرە لە کاتێکا کە ئەو بە قسەی ئەو نەخۆشی کۆرۆنا مەترسیدارە و کوشندەیە و ئێتە دنیا وێرانەکە و ئەمە پرسیارێکە بەڕاستی تۆ خۆت وەکو حکومەت دوو نەخۆشخانە جیا کردو تۆ لە هەموو پارێزگایەک ئەمە تایبەتە بە کۆرۆنا نەخۆشی تر ناچێتە ئەوێ. ئێستا چۆن تۆ نرخدانی بۆ نەخۆشخانەی ئەهلی کە نەتوانای ئەوەی هەیە خێرا وحدەیەک جیا کاتەوە بۆ نەخۆشی گوازراوە نەتوانای ئەوەی هەیە مەفروزە هەچ نەخۆشخانێکی کەتی تایبەت یەک نەخۆشی کۆرۆنای تێر چوو ئەوێ ئەبێ ئەو نەخۆشخانەی هەموو تەرخان کرێ بۆ کۆرۆنا نابێت نەخۆشی تێ بچێ. ئەمە لە وەزای تەندروستی وایە سیستەمەکە. ئێستا تۆ چۆنی ئازایی چۆن ڕوخسە دەی ئەمە گڵۆپی سەوزە یعنی نەخۆشخانە ئەهلیەکان نەخۆشی کۆرۆنا وەرگرن لەگەڵ ئەوانی تر تێکەڵاوی کەن پارێکی باشیش وەرگرن تیجارەتێکیش پێوە بکەن بە سەرپەرشتی حکومەت. ئەمە بەس ئەو ماسوجێتیایە هیچ ماسوجێتی تیان نییە.
یعنی چۆن ئەو ڕوخسەتەی یاوە ئەمە ئاساییە ئەمە ئیسا نەخۆشخانە ئەهلیەکان بە یاسا ئەتوانن بەم ئیعازە لە قاوشێکە هەر لە بیناکەی خۆیان لە یەک بینای نەخۆشخانەی ئەهلیە نەخۆشخانەی ئەهلی هەیە دوو قاتە نەخۆشخانەی ئەهلی هەیە هەر شوقەیەک و 4 ژوورە هەر نەخۆشخانەی ئەهلیە هەر پێڵەن نەخۆشخانەی ئەهلی و مۆڵەتی هەیە و لە وەزارەتی تەندروستی و مۆڵەتی پێدراوە ئەمە کە پێ ئەڵی تۆ نەخۆشی کۆڕۆنا وەگرە بە نرخانە بە دڵنیاییەوە لەگەڵ ئەوانی کە تێکەڵاوێکە ئەمە ئەی خۆت باشە خۆت ئەڵی جیاکەمە مەترسیدارە چۆن لە ئەهلەکە تێکەڵاوێت سەبارەت بە بازرگانیەکە سەبارەت بازرگانێک بە دەرزی بە حەب وڵا خۆی هەر هەموو بازرگانی هەر کۆڕۆنا خۆی بازرگانیە چۆن بازرگانی بۆ نمونە لە بازارە بەڕاستی بەداخەوە من هەندێک نەخۆش پێی وتو مەڵێ شتێک بڵاو بۆ تۆ ئەنتیڤایرەس ئەمە پێڵە ئەنتیڤایرەس ئەنواع و جۆرەها ئەنتیڤایرەس بڵاو بۆ تۆ نەخۆشی وایە فەقیرە $1000 یا بە ئەنتیڤایرەس پارچەی حەبی ئەنتیڤایرەس خوا دووشێتی هیچ سوودێکیشی نەبووە کە تاکو کۆرسەکەی تەواو نەبووە 15 ڕۆژ لە وەزعی سەختا بووە هیچ سوودێکی نەبووە بەڕاستی خۆی دوای بازرگانی نەوت بازرگانی دەرمانە لە جیهانە بازرگانی نەوت دوای نەوت دەرمانە بازرگانی لێرە حەجمەکەی زۆر لە کوردستانی خۆش ئێستا لە کوردستانی خۆمانە لە نەوتیشی بردوێتەوە لە نەوتیشی بردوێتەوە چکە بەڕاستی چاودێری نییە یعنی بازرگانیە کە من برادێکم دکتۆرێکە بە ناوی نەهێنم قەستەڕەیە کرد باشە دایکم قەستەرێکی بۆ دایکم کرد وتی ئەم حەبە بەکاربێنێ باشە بۆ دوای قەستەرە بە 1 ساڵ حەبێک هەیە بۆ کە خوێنەکە نەمەیە 1 ساڵ بەکاری بێنێ وتی ئەمان بەکاربێنێ وتم بۆ وتی ماوەی قەستەرمان نەخۆش ئەمرد دوای 4 ڕۆژ ئەمرد دوای 5 ڕۆژ ئەمرد دوای سێمە کە ئەم حەبە کە لە بازار بڵاوەتەوە بە هەمان نووسین بە هەمان ڕنگ بە هەمان کۆمپانیا بڵاوەتەوە تەزویر دەرچوو نەخۆشەکە ئەی خوارد خوێنی ئەمەی ئەمرد هەتا دۆزیمانەوە تەزویرە لە بازارە بڵاوەوە زەجێکی لەسەر دووز بوو کاتە یعنی ئەو هەموو نەخۆشەکە مردوو گوناحی کیە کێ بەرپرسە لەوانە لەسەر چاو کوێرکردن چاوکردنەکە ئەوەی کە لە هەولێر ڕوویدا بەڕاستی یعنی ئەیود من قەستەرەمە کرد بزیشێکی قەستەری زۆر بەناوبانگ شەوت قەستەرمانەکە دوای 2 ڕۆژە مرد دای من ڕووی نەیەوە ئەجا زانیم ئەم حەبەی پلاڤکسە کە هینی قەستەرەیە ئەبێ ساڵی بەکاری بێنێ بۆیە تەکیدێکردەوە سیاسەکانن بازرگان بە تەکید سیاسەکانن بۆ نمونە کاک حەکیم نمونەیەکتر بێنمەوە لە بازارە چەندین دەرمان هەیە لە بازارە قەدەغەیە لوجنە ئەگەڕێ کوێ کاتەوە باش ئەم دەرمانە بەتەن داخل بووە ئەی تۆ بۆ ناچی لێوە مەرعی ناکەی بۆچی داخلە بە دوکانەکانە کوێەکەیتەوە یان لە سەدەکانە کوێەکەیتەوە ئەی باش ئەمە خۆ بەلوری داخل بوو خۆمە هین نییە ینی مۆبایلێک نەخست بێتە گیرفانی ئەمە بەتەن بە سارە داخل بوو بەسەر جادە هاتووە ئێ تۆ لێوە مەرعیکە بە دڵنیاییەوە کەرتی تەندروستی بازرگانێکی زۆر باشی تایە بە قەنەعەتی منی سەر لە نەوتیشی بردوێتەوە نەوتیشی بردوێتەوە بەڵێ سوپاس دەکەم دکتۆر بگەڕێمە لای بەڕست دەمێ سەرنجی بەڕستش بزانم لەسەر بازرگانیکردن بە کۆرۆنا پێ دوایە لەگەڵ دکتۆر هاوڕای کە بازرگانی زۆرە بێم لە ساکردنەوەی دەمامک هەم لە بڵێن دەرزی و دەرمان و پێداویستەکانی تر کە پێویستن بۆ چارەسەری توش بووان بەڵێ هاوڕام تا ڕادەیەکی زۆر بەڵام کێشەکە لە ڕاستیە لە سەرەتاوە هەر لەوەوە سەرچاوی گرت کە حکوومەت ئەوای درکی بەوە بکردایەوە ڕەنگە زۆر باشش بزانێ بەڵام لەسەر بنەمای ئەوە دەبواە هەنگاوی بنایە کە بێمتمانەیەکی زۆر هەیە لە نێوان هاوڵاتی و حکوومەت و هاوڵاتی و حیزبە سیاسیەکانە لەبەرەوە ئەو کەسانەی کە کردنی بەرپرز لە دەرکردنی بڕیار لەبارەی کۆرۆناوە دەبواە خەڵکانێک بوونە کە تەنها سپۆڕی وای لێکردبن کە بچنە ناو ئەو لیژنەیەەوە بڕیار دەربکەن ئەگەر ئەو کاتەی بابەتەکە بەو شێوەیە بواە ڕەنگە خەڵکیش زیاتر ئەو ڕێنمایانەی کە بڵاوە کرایەوە وەری بگرتایە و بارودۆخەکە بە شێوەیەکی تر بواە بەڵام لەبەرەوەی کە ئەو بڕیارانەی کە دران و ئەو لیژنانەی کە پێک هێنرابوون زیاتر خەڵکانی دەسەڵات و خەڵکانی سیاسی بوون مەسەلەن پارێزگارەکان بوون وەزیرەکان بوون ئەمە وای کرد تێکەڵاو بوو لەگەڵ بارودۆخە سیاسیەکە کە موچە نییە لەگەڵەوەی کە کێشەی سیاسی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکانە ینی ئەم تێکەڵاوەیە وای کرد کە خەڵکیش بابەتی کۆرۆنای تا ڕادەیەک بەو گرنگیە وەرنەگرت کە ئەوەی کە ئێستا دروستی کردووە ینی ئەگەر ڕێنمایەکان لە دیدێکی زانستیانەیەوە بە هاوڵاتی بگەشتایەوە هاوڵاتیش دڵنیا بواە لەوەی کە ئەو کەسەی کە ئەم ڕێنمایانە بڵاوەکاتەوە لە دیدێکی تەواو زانستیەوە ئەم ڕێنمایانە بڵاوەکاتەوە
بەو شێوەی ئێستا نەبوو و خەڵک ئەو بەدگومانیی نەبوو بۆیە ئێستا هەر شتێک کە بڵاوە کرێتەوە و هەر بابەتێک کە لەبارەی کۆرۆناوە باسەکرێت بێگومان لای هاوڵاتی کاردانەوەی بۆ دروستە بێت هەندێک لەو کاردانەوانە کاردانەوەی ڕاستن و بەکارهێنانی کۆرۆنایە بۆ بابەتی جیاوازی تر بابەتی بازرگانیە بابەتی سیاسیە یا بابەتێکی دیکەیە حتا مەوزوعی کۆرۆنا بوو بە دروستبوونی ململانی سیاسی لە نێوان دوو زۆنەکە کە کامیان زۆرتر ئەتوانێت کۆرۆنا چارەسەرکە کامیان نەخێرا لای ئەو بڵاو بۆ ئەوە سەبەبەکە و حیزبەیە کە بڵاو بۆ یعنی تەواو ڕوویەکی سیاسیانەی وەرگرت لەگەڵ ئەوەشە لایەنێکی تریش بێگومان کۆمەلگا ناکرێت تۆ لە هیچ شوێنێکی دنیا ینی لە هیچ سەردەمێکیشە ناکرێتەوە کۆمەلگا ینی بەبێ یا ساوڕێنمایی بەرەڵاکی بڵێ کاکە خۆت بە ویژدانی خۆت بژی ینی لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ئەمە تا لە کوردستانە ببێ بۆیە ڕێنمایی و یاسا بۆ ئەوەیە کە کۆمەلگا ڕێکخاوە ڕێگە بگرێت لەوانەی کە خەڵکی بێویژدانن و بارودۆخەکانە قۆزنەوە ئاەترە و کەسە خەڵکی سیاسیە خەڵکی خوارەوەیە خەڵکێکی ئاساییە بەڵام لەبەرەوەی کە پرۆتۆکۆڵێکی یەکگرتوو نەبوو لەسەر شێوازی چارەسەرکردنی کۆرۆنا هەر وەک پێشتریش بۆ بابەتەکانی دیکەش ئێمە لیژنەیەکمان یاخود لیژنەیەکی پسپۆرمان نییە کە ڕێگە بەو جۆرە چارەسەرانە بدا کە ئەکرێ لە کوردستانە بەکاربهێنرێن و لەو چارەسەرانی کە ناکرێت لە کوردستانە بەکاربهێنرێن ینی جاری وایە نەشتەرگەری لەو شێوەیە کرێت لە کوردستانە تەنها لە بواری توێژینەوەیە هێشتا نەچۆتە ناو بابەتە زانستیە پزیشکیەکانەوە کە کاری پێ بکرێەوە دەستگا گەورە تەندروستیەکانی جیهان ڕێگەیان پێ نەداوە بەس سەیرەکەی پزیشکێک لە کوردستان یا پزیشکێکی دەرەوەیە لە کوردستانە تاقیەکاتەوە و پارەیەکی زۆرە نەخۆش وەرەگرێ و بەکاری هێنێ لەبەرەوەی کە ئەم لیژنەیە یاخود ئەم بۆردە نییە کە ڕێگە بدا لەوەی کە کامە ڕێگە پێدرا و کامە ڕێگە پێنەدراوە لە کۆرۆناشە بە هەمان شێوە پرۆتۆکۆڵێکی یەکگرتوو نەبوو کە بڵێ ئەم چارەسەرانە هەیە و ئەم چارەسەرانە بۆیە هەموو ڕێگەانەی کە لە دنیا بەکارهێنراوە مەسەرەن کۆمەڵی ڕێگە لە رووسیا بەکارهێنراوە کۆمەڵی ڕێگە لە یابان بەکار ینی ڕەنگە وڵاتێک بۆ وڵاتێکی قەنەعەتی بە چارەسەرەکەی ئەو نەبوو بێ بەس لە کوردستانە لە ئاستی نەخۆشخانەکان هەر لە عێراقیشە لە ئاستی نەخۆشخانەکانە لە ئاستی مەسەلەن پارێزگاکانە لە ئاستی زۆنەکانە حتا لە ئاستی دکتۆرەکانی شاسەیەکەی چارەسەرەکە جیاوازە و خەڵکیش بە ئاسایی بە ئاسانتر ئەتوانرێت یاری لەگەڵ بکرێت چونکە ئەکەوێتە سەر قەناعەتی ئەو پزیشکەی کە چارەسەرت ئەکا هیچ شتێک نییە ڕێگەی لێ بکرێ ئەمە بەکاربێنێ یا ئەوە بەکارنێنێ تەنها ڕەنگە ویژدان بێ بتوانێت ڕێگەی لێ بگرێ ئەمە بەکاربێنێ یا بەکارنێنرێت باشە بەس وەکو بازرگانیکردن بە دەرمانەکان بڵین بازرگانە سیاسیەکان قازاندی زۆریان لێ کردووە و ئێستا باز لە حەب دەکرێت لە بازار بە 300,000 200,000 قازاندی زۆریان کردووە بەڵێ ڕاستیە بۆ قسەکردن لەو بابەتانە ینی تۆ کە باسی بازرگانێکی سیاسیەکەی یاخود باسی شخصێکی دیاریکراوەکە یا حزبێکی سیاسیەکری یەکێک لە کێشەکان لە کوردستانە ئەوەیە کە ینی ئەو کەسانە خۆیان ڕاستە خۆ ینی ئەمە جۆرێکە لە فێڵی یاسایی یا فێڵی سیاسی یا فێڵی بەڕێوەبردن هەر شتێک لەو ناوانە ناوێنەی ینی ئەگەر ئێمە ڕەنگە بڵێن سیاسیەکی بازرگان حزبێکی سیاسی دیاریکراو ینی ئەمانە خەڵکانێک هەیە کاروبارەکانیان بۆ بەڕێوەبن کە ڕەنگە قورس بێ لە ڕووی یاساییەوە سبەینێ تۆ بچیتە دادگا یاخود بۆ پەرلەمانتارێک هەتا بۆ پەرلەمانتارێک بۆ دەستگای نەزاها بۆ هەر لایەنێک کە بیسەلمێنی ئەمە وایە بەڵام بۆ هاوڵاتیانی کوردستان سەورەکەم ینی ئەمە بابەتێکە کە یەکلایی بووەتەوە پێویست بەوە ناکا کە ینی ئەمەیان پێوتریا پێنەوتریا ڕێنی ئێمە ڕێکارەکانی شێوازی پێدانی مۆڵەتە شێوازی وەرگرتنی زەویە شێوازی کردنەوەی کۆمپانیا ینی ئەمانە ئاسان نین بۆ خەڵکیی ئاسایی زۆر بە ئاسایی دەستبەر نابێت بۆیە ئەمانە گومان دروستەکەن و تا ڕادەیەکی زۆریش تەسەورەکەم لەلای هاوڵاتی ڕوون بووەتەوە کە ئەم بارودۆخە چۆنە ڕوا بڕێەوە و کاتێکیش حکوومەت جەری نییە لەوەی کە لێپرسینەوە لە فلانە کۆمپانیا بکە کە کاری نایاساییەکە ئەوە کۆمپانیا هەیە کە بەسەری ساغ بووەتەوە کە با بڵین دەرمانی نایاسایی هێناوەتە هەرێمی کوردستان بەسەری ساغ بووەتەوە دەرمانەکانی کاریگەری خراپی لەسەر نەخۆش دروست کردووە بەڵام نەماندی ینی ئەو کۆمپانیانە دابخرێن سزا بدرێن یەکێک لەوانە بخرێتە زیندانەوە ینی ئەمانە هەموو گومانن و
تا ڕادەیەکی زۆریش ڕوونکردنەوە لە لای هاوڵاتی دروستەکە و پێویست بۆ ناکە ئێمە بڵین فلانە بازرگان یا فلانە حیزبی باشە دکتۆر زۆر بە کوتی دقەیەک پێ دوایە لەو ماوەی کە لە سەرلانی کۆرۆناویرۆس بڵین کە ئەوان بانگەشەی سەرکەوتویان دەکرد حکوومەت هێرێم لە بواری مامەڵەکەن لەگەڵ ئیدارەی کۆرۆنا ئێستا فەشەلیان هێناوە ئەلەوەی کە ئۆکسسیجین نەمێنێ هەر خۆشیان لۆژنە پێک دێن دەڵێن کێشەی ئۆکسسیجین نییە کێشەی بۆ وەختێک ئەزمەی بڵین دەمامک لە بازاڕە بوو ئێستا مەسەنە کە نەتوانی 4000 توشببووی دارە بدە ئێمە فەشەل نییە لەو بوارەدا ڕەنگە قسەکردنی ئێمە لەسەر ئەو بابەتە یاخود ڕەخنەکە بە ئاراستەیەکی سیاسیا ببرێت لەبەرەوەی بۆ ڕەنگی سیاسی جیاواز تەسیرەکە لەو بابەتە بەڵام بۆەوەی هەمومان هاوکار بین و بەرەو ڕێگایەکی ڕاز بڕۆین و خوێندنەوەی سیاسیانە بۆ بارودۆخەکە نەکرێت من لە ناو قسەکانیشمان هەردیسانەوە تاکیدم لەوە کردەوە بۆ ئەوەی کە ئێمە هاوڵاتی بکەینە سنتەر ینی نە قسەی ئەم لایەنە سیاسێ بێت نە قسەی ئەندامێکی لایەنێکی سیاسی دیکە بێ یا قسەی کەسێک بێ لە ناو وەزارەتی تەندروستی یا قسەی بەرپرسێکی ئەنجومەنی وەزیران بێ یا قسەی ڕاگەاندنێکی دیاریکراوە بێ ینی ئێمە بابین هاوڵاتی بکەینە سنتەر ینی ئەو پرسیارە بکەین لە هاوڵاتی تۆ ئەگەر ئەم خزمەت گوزاریت لە کەرتی گشتی دەست ئەکەوێت بە شێوەیەکی خۆڕایی بەبێ ئەوەی کە ڕەنگە تەنها 250 دینار ڕەنگە 1000 دیناری تەنها تەبەڵەکەت لێبسەنێ لە کەرتی گشتی بۆ ئەم نەخۆشەی خۆت لەم کەرتە گشتی خۆڕاییەوە ئەبیتە ناو کەرتی تایبەت کە تەنها شەوێکە بێ 800 دلار ڕەنگە خەڵکە بێت تەنها بۆ شەوێک 1800 دلار ڕەنگە خەڵکە بێت تەنها بۆ شەوێک 2200 دلاری دابێت ینی ئایا ئەم هاوڵاتیە شێت بووە سەری لێ تێک چووە ینی ئەم پارەی لەکوێ دۆزیوەتەوە کە ینی لە خۆڕاییەکەەوە ینی لەوانەیە ئەمە ئەگەر بچێت کیلۆ تەماتە بکرێت مناقەشە بکە لەسەر 50 دیناری کیلۆ تەماتەکە بۆ ئامادەیە ئەم پارەیە بدە با ئێمە هاوڵاتی بکەینە سنتەر کێشەکانی هاوڵاتی بکەینە سنتەر و هاوڵاتی جوابی ئەم بابەتانە بداتەوە ئەو کاتە هەمومان بەگشتی بەبێت تێڕوانینی سیاسی بەرەو چارەسەرکانە سپاس دەکەم دکتۆر کاتم زۆر کەمەوە بەس ئەگەر شتێکت مابێت لەسەر بەتایبەتکردنی کردەکان و ئیدارەدانی کۆرۆناش پێ دوای فەشەلیان هێناوە وڵی پێشنەرێکم هەیە بۆ حکوومەتی هەرێمە نانەکە بگۆڕن بۆ هەرێمی کەتی تایبەت ناوکەی خۆم گۆڕ ناوکی خۆم گۆڕ بکەیتە پەرلەمانیش بن بکەتی تایبەت و ئەنجومەنی وەزیران بن بکەیت تایبەت کە تەندروستی کەتی تایبەت و ئاوەکەش کۆمپانیایە و کارەبا کۆمپانیایە و هەموو کۆمپانیا بێ هەمی بن بکەی حکوومەتی بیکەن بە هەرێمی کەتی تایبەت فەشەلیشان هێناوە لە ئیدارەدانی کۆرۆنا لە هەموو شتێکە بە دیسبەت کۆرۆنا بەڕاستی با قسێکی هین بکەین لە کۆرۆنا شتێکی جیهانیە هەموو حکوومەتەکان هەموو جیهان سەی دێشە بەڵام لەگەڵەوە ئەکرا زۆر باشتر مەمەڵە گەڵاکرایە بەڵام کەم و کورتیان زۆر باشە باوی کەرنتینی ماوەستا لە نێوان شارەکان بە هیچ شێوەیە بەس یەک پام هەیە بەڕاستی بۆ هاوڵاتیان یەکەم جێبەجێکردنی ڕمایەکان دووهەم خێرا ڕانەکە بۆ کەرتی تایبەت سوپاس دەکەم خێرا نەچێتە خستخانە ئەهلیەکان لە حکوومیەکان زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر عوسمان جەمال پسپۆڕی نەخۆشە درمیەکان و مامۆستای زانکۆ لە سودەی سەرکەروە لە هەولێرەوە دکتۆر ڕێباز فەتاح پزیشک و ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ